من دەمێک بوو حەزمە کرد لە نزیکەوە کاک دکتۆر دلێر ببینم. دایکم ئەو نەشتەرگەری ماعیدە بڕینەمان بۆ کردووە لە حەقەتە وەکو جوانکارینە وەکو زەڕوریەت لەبەرەوەی ئەم حاڵەتی فەقەراتی کە فەقەراتی لە زگمانگەوە خواریتیا بووە لە حاڵەتی مناڵی ئەتوانرێت چاکرێ، بەڵام دیارە تەمەنی گەورە بۆ ئەو کاتە هەستی پێ نەکراوە، ناچار تەنها حەل دابەزانی کێشی بۆ ئەویش نەیتوانیوە بەو تەمەنەوە ڕاضە و ڕجی موشتە کە حەپی خواردۆ لەشی ئاوسا ناچار ماعیدە بڕینی بۆ کراوە. سپاس بۆخوا وەزعی زۆر باشە دوێنێ بۆی کرا لە کاتێکا کە مەترسێکی لەسەر بوو بەهۆی ڕەبۆیەکیەوە کە هەناسە توندی هەبێ، بەڵام سپاس بۆخوا دەستخۆشی لە کاک دکتۆر دلێر و دکتۆر کاوە و دکتۆر محەممەد دەکەم سەرجەمیان بە ستافێک شارەزاوە. طبعاً یەکەم جار فەزلی خوای گەورەیە، دواتر ماندووبوونی ئەوان سپاس بۆخوا نەجاحەتیێناوە و زۆریش باشە و لە حاڵەتێکا کە زۆربەی خزم و کەس یعنی سوور بوو لەسەرەوەی کە ئەم نەشتەرگەریە نەکرێ بەهۆی ئەوەی کە چەند نەخۆشێکی درێژخایانی لەگەڵا بووە، زەخت و شەکرە و ڕەبۆ و بەتایبەت ڕەبۆکە کە زۆر کێشە بوو. ئەلحەمدولیلا بە فەزلی خوای گەورە ماندووبوونی ئەو ستافە جوانە و میهرەبانی چارەسەر بوو. توانم بڵێم لە نرخەکانە هاوشێوەیان نییە، ڕاستی هەموو کەسێکە ئەو نەشتەرگەریانەکە طبعا نەشتەرگەرێکی ئاسان نییە، لەوە چەند شوێنێک چەند سەعرێک تاقی بکاتەوە ئەنجا بگاتەوە قەرارە لە ڕووی سعرەوە. ئەتوانم بڵێم تایبەتن لە کوردستانە هەر لە ساغ و تەندروست بن، طبعا بە ئامێری پێشکەوتوو بە کەسانی شارەزا کە پێم وابێ نزیک 1000 عملیات لەم جۆرە کراوە، وەکو پاک و خاوێنیش سپاس بەخوا درێغیان نەکردو و سەرجەمیان لە بچووکترین کارمەندەوە تا گەورەترینیان ئەوەی لە توانایان بۆ کردویانە، هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.